سڵاوتان لێبێ بەڕێزان تەوری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتان وەکو هەموو هەینیە کراوەیە دەتوانن لەسەر هەر کێشەوە بابەتی قسە بکەن هەروەها لەسەر تۆری کۆمەڵایەتی فیسبوک بە ناونیشانی facebook.com/ناریاتیV دەتوانن ڕات توێبینی سەرنجەکانی خۆتان بنێرن. دیارە لەم هەفتەیەدا چەندین تەوەرمان دیاری کردبوو ئێوە دەتوانن لەسەر ئەو تەوەرانەش قسە بکەن کە تایبەت کرابوو لەم هەفتەی ڕابردوودا. هەروەها هیوادارین تەوەرەکان دووبارە نەبنواتە هەر بابەتی قسەی لەسەر دەکەن کەسانی تر دووبارەی نەکەنەوە بۆی بتوانین بە دوواداچوونی زیاتری بۆ بکەین. دیارە لە هەفتەی پێشوە چەندین راپۆرت کران لەسەر ئەو کێشە و گرفتانەی کە لە ڕێگەی بەرنامەکەەوە خرانە ڕوو. هەروەها لەسەر تۆری کۆمەڵایەتی فیسبوک چەندین تێبینیمان بۆهاتووە. دێبار حاجی دەڵێت دانانی کاک عیماد بۆ جێگیری سەرۆکی حکوومەت یەکێتی لاواز دەکات وە دەڵێت زۆر سەیرە یەکێتی چاکە و خراپەی خۆی نازانێت ئەمە کە وەکو خۆی خوێنمانەوە تێبینی دێبار حاجی بوو. سامان نەجم دەڵێت بەڕێزم من وەک وتاربێژێک چەند جارێک عەرزم کردن تەوەرێکی تایبەت بۆ کێشەی مزگەوتەکان چ لە خزمەتگوزاری کە حکوومەت پێشگوێی خستۆ چ لە نەبوونی بودجە کە چەندین کێشەی تر بخەنە ڕوو. بەڵێ دەچینە لای یەکەم پەیوەندی لە سلێمانیەوە کاک سەربەست. فەرموو کاک سەربەست. ئەو کاتە باش. زۆر سپاس دەکەم کاک سەربەست. دەستان خۆش بێ بۆ بەرنامەکەتان. زۆر سپاس دەکەم. بەڕێزم منەمەوێ باسی ئەو تەخشان و پەخشان و شاباسی پەرلەمان بکەم سەرۆکایەتی پەرلەمان. بەڵێ. گوایە ئەو فەرمانبەر و کارمەند و وەزیفانی ناو پەرلەمان چ فەرقێکیان هەیە بەڵکو زیادە وەک لە فەرمانبەرەکانی کە پاداشت و بڵێن وەزایفی باشیان وەرگربوو ئەسەن ئەو سەرۆکی پەرلەمان بەبێ بڕیارێکی ئەرتیزالی بەبێ دوور لە قانون دوور لە هەموو شتێک بەبێ هیچ ڕاستایەک بەبێ هیچ ڕێسایەک ئەو تەخشان و پەخشانە لە 20 دەفتەرەوە تا 6 دەفتەر دایبوانە تەنانەت من نەتوانم لەوەیە خۆی بکەمەوە لەبەر ئەوە چەند کەسانێکی نزیکی خۆی وەکو خزم و خەزور و ئەوانەی تیابوو یاخود ئەو لە بەرزکردنەوەی مفاتی ئاوالا خۆ بە سەدان مۆزەف مستحقی لە بەرزکردنەوەی بەڵکو لە سوێنی خۆی ئەوە بە تەناش لێدا وەکو سیارێکی سوا و تەنگین ساڵە یاخود چەندین دەرچووی پۆلیسمان هەیە معاهدەکانمان هەیە شتەکانمان هەیە بە پێکەفاعەتیان بەبێتیان بەڵام ئەوە تا چەندین کەسی لەوەیە دامەزاندن بە عەقد عەقدەکانیش ئەو عەقدانە چێز زەمانەتیان نەکاتن هەش دەفتەر و دەفتەری داونی یاخود ئەو کەسانی کە ئەو پارە و ئەو پارەیا وەگرت بۆ زۆربیان ساحب قانون وایە بۆ نیشتەجێ دراوە بۆوان ئەوە خەڵکیش هەیە لەسەرمان ڕەقەدێتەوە خەڵکیش هەیە پارەی عیلاجی نییە گەنج هەیە ئەمرێ گەنج هەیە ئینتحارەکە گەنج هەیە خۆی خنکێنێ لەبێ پارەیە ئەوە خۆ ماڵی باوکی ئەو سەرۆکی پەرلەمانیەوە تەخشان و پەخشانێکە با ئەو بتوانێت بینارێک لە نەسلەکەی خۆی نەک معاشەکەی نەسلەکەی کە بە خۆڕایی وەرەگێ بتوانێت 5,000 دینار بدا بێت چەکسانە قەتەی داکەن برادری حەسیر مەیدان بەکەی خۆی تەخشان و پەخشانە کاتن بۆ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە زۆر سپاس بۆ کاک سەربەست لە سلێمانی. بەڵێ حەمید لە هەولێر. فەرموو کاک حەمید. ئەو کاتتان باش سڵاتان دەبێت. زۆر سپاس دەکەم کاک حەمید هەموو کاتێک لە هەولێری پایتەختەوە لە هەولێری ئەرخی ئاغۆراوە سڵاو لەو شاشە جوانەی NRP لە هەموو کارمەندانی لە بینەران و بیسەرانی. زۆر سپاس دەکەم. سڵاو لە تۆش. دەمەوێت سەبارەت بە تەوەری ئێمڕۆکە کراوەیە لەو دۆخەی کە ئێمڕۆ هاتووتە دی بەڕاستی کە دیموکراسیەت بوونی هەیە بەرقەراربوونی هەیە و زەمینەیەکی لەبار هەیە تا ڕادەیەک تا سەد دیموکراسی بەڵام زەمینەیەکی باش لە ئارادایە چۆن سەرۆکی هەرێمی شارەتی پێدا دەڵێ غەدرێکی دیرۆکی یا مێژوویمان لێکراوە دیارە بۆ خۆشمان دەرفەتی مێژوویمان لەدەستداوە یا هەلی مێژووی ئایا ئەمڕۆ چی بکرێت کە ئەو دەرفەتەی کە لە پێشە لەو زەمینە لەبارەی ئێستا ئاسی ناوخۆل ئاسی لەوە بۆ میلەتی کوردی ئمڕۆ چی بکە بۆ ئەوەی ئەو غەدرە مێژوویی کە لێی کراوە ئیمڕۆ لەو دەرفەتە لەبارەدا ئێمە هەمومان چی بکەین دیارە خەڵکی کوردستان ئەوڕۆ دیارە تەوارەکەشت کراوەیە بەتەمایە لە پێکێنانی کابینەی نوێ کابینەی حەوتەم دیارە دەمەوێت لە پێشدا شتێک بڵێم کە کاک نێچیروان و کاک دکتۆر بەرهەم زۆرێک خەڵک قسە دەکا بەڵام ئەوانە شایانی پۆستی زیاترن پۆشت ئەرجی گەورەترن پێیان بسپێردێت لە بەغدا لە پەرلەمانی عێراق ئێمە تا ئێستا کێشەمان هەیە بە خەڵکی بەتوانایەک لای دەبێتەوە بەڵام لە ئاستی ناوخۆدا کە بیانوێ حکوومەت پێک دێنن داواکارم کە دەستی بکەنەوە خۆی یاریزانەکان هەڵبژێت
ئەو بەمانایەوە نییە کە کابینەکە تەسلیم بە پارتی دیموکراتی کوردستان دەکرێت یا بە یەکێتی نیشتیمانی یا بە ئۆپۆزیسیۆن بە هەموویانەوە هەر کامێکیان بێ ئیمڕۆ بابزانین چیمان بۆ دەکەن لە ئەمڕۆدا چیمان بۆ دەکەن لە ئاستی ناوخۆ چیمان بۆ دەکەن خەڵک ئەمڕۆ حکوومەتێکی دەوێت بۆ ژیانی ڕۆژانەی پرسیاری هەیە دەبێ وەڵام بداتەوە کە دەڵێن پێکێنانی خەڵکانێک حکوومەتێکی تەکنۆکرات بەڕاستی لەمڕۆدا زۆر پێویستە و خۆشبەختانە دیموکراسیەتەکە ئیمڕۆ وجودی هەیە یعنی دیموکراتیەتی کۆن و نوێ بەڵێ سپاس بۆ پێیەکەت ئەگەر ڕێگەم پێ بدەیت دیموکراتیەتی بە کورتی کاکەمی ڕاستەوخۆمان بڵێ وەکو ئێمە ملت ئێمە لە مێژووی دیموکراتیەت بێ ئاگایە دیموکراتیەتی سروشتیمان هەیە وەکو ئەوەی کە خەڵک دەژێتە سەر جادە و بانەکان وەکو ئەوەی لە چۆمان بۆ حەقی خۆی ڕاستەوخۆ خەڵک دێتە سەر جادە دەسەڵات وەڵام دەداتەوە ئەوە لە مێژووی دیموکراتیەتدا لە یۆنانی کۆندا کاتی خۆی ئاوا هاتوونەتە سەر جادە بەڵێ کاک حەمید زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس بۆ کاک حەمید لە هەولێر بەڵێ لیزاخان لە سلێمانی فەرموو لیزاخان ئێوارە باش کاکشان زۆر سپاس دەکەم لیزاخان بەڵێ کاکشان منیش وەکو برادری پێش خۆم ئەمە لەسەر گۆڕینی کابینی 6 بۆ 7 و ئەوە قسە بکەم بەڵێ فەرموو بەڕاستی کاکشان چەندین پرسیار هەیە کەوا کابینی 6 کۆتایی هات هێشتا وەڵام نەدراوەتەوە وا کابینی 7 ینی لە مێژووی کورتاوە 7 کابینە ئەگۆڕێ ئێمە ناتوان ینی چەند پرسیارێک هەیە کە حکومەت وەڵامی نایەوێنێتەوە سەرجە و سامانی میلەت بۆ کوێ چێ ئەوەی کە حکومەت ئەوەی کە دەسەڵاتدارەکان هیانە هیچیە لەکوێ هێنیان قابلە بەکرێکاری پێیان کردووە یعنی ئەگەر سیرەکەی بناغەی ماڵەکان ئەگەر لە گۆپارەکان بڵاو کراوەتەوە باوەڕەکەی هەموو شتی ناو ماڵەکان لە ئاڵتون دروست کراوەڵی ماڵەکانی سەدام حوسێنە سری بنەماڵی نامە یعنی بیکەم بە باسی بنەماڵی بارزانانی بەڵام لە گۆڤاری یەکێک لە گۆڤارەکانی ناخۆی هەرێماوە بڵاو کراوەتەوە چۆن سەرەت و سامانەکان ئاخۆ کوڕەکانیان چی هەیە کوڕەزاکانیان چی هەیە ئینە بنەماڵی بارزانانی ئەوەی کە ئەوان هەیەە بڕوان ناکەم ئەگەر نەک سەدام حوسێن باپیری سەدام حوسێنیش ئەوی بەچای خۆی نەبینیوە کە ئەو سەرۆکێکی زۆردار و دیکتاتۆر بوو بەڕاستی سەرجە سامانی میلەت بۆ کوێ بن بۆچی ئەیچن بۆ خۆیان تاکەی چاویان تێر نابێ تاکەی بە خەڵک لە برسا بمرێ تاکەی لە خەڵک لە برسێتی و لە توونەتی و لە سەرمایە بۆچی ڕاخۆبنەوە بمرن یعنی وجدانیان هەیە ئەگەر زەڕێی وجدانیان هەبێت ڕێگەنیان کە خەڵک بە فەقیری داتا و برسێتی و هەژاری و نەداری لەم هەرێمەیە کە پڕە لە نەوتکە یعنی زانکانە لەگاتەوە ئەگەر لە هیچ شوێنێک نەوت نەمێنێ ئەوە لە کەرکووکانەوت هەر ئەمێنێ کە ئێمە خاوەنی کەرکووک بین کە کەرکووک شارێکی کوردی بێ ئەی بۆچی ینی بۆچی خەڵکەکەمان لە برسا تا ئێستا سوال کەرمابێت بۆچی تاکو ئێستا ئەبێ خەڵکەکان لەسەر جادەکان بنون بۆچی هەتی و بێباوکەکان نەتوان بە یعنی موچەیەکی وایە نەبێکە بە سەربەرزی پێبژین و چاوەڕی خێری ئەم کەس و ئەو کەس نەکەن بەڵێ سپاس بۆ لیزاخان هیوادارم سەرکردەکانی کورد مسقالە زەڕێک وجدانیان بجوڵێت و بەجێیان بە حاڵی ئێستای کورد و نشینانی کوردستان بێتەوە زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بڵێ باوکی سارە لە چوارخورنا فەرموو باوکی سارە زۆر سپاس دەکەم ئەلو بەڵێ باوکی سارە گوێمان لێتە بەڵێ سەرەتا دەستخۆشی بەناوەکەتان لێ دەکەم زۆر سپاس دەکەم دیارە بەنامەکەتان کراوەیە ئەمڕۆ بەڵێ پێشێکی دیارە کوردستانی ئەمڕۆ یادەکان بڵێ وەکو لەدایکبوونی مەسیح و بۆنەی سەری ساڵەوە کە چەندەها بە ملیۆن دۆلار سەرف دەکرێت بەڵام ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم کە هیچ کەس پەرەی پێ نادا بەڕاستی ئێمە تەنها درێمان ئەوەیە لە حکوومەت کە بە ملیۆن دۆلار سەرف دەکات بۆ ڕۆژ سەری ساڵ دا ئەو 150 ملیۆن دۆلاری کە بۆ سەری ساڵ سەرف دەکات با 50 ملیۆن دۆلار ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر سەرف دەکات باشترە و هەم خێر بۆ ئەوێ و بۆوانی شەو هەم ساکەی و هەم بۆ قیامەتش باشترە بۆوان بەڵێ هیوادارم ئەمە زیاتر لە تەلەڤیزیۆنەکەی ئێوە گوێبیستی ئەم قسانەی ئێمە بن ئێتە سپاس زۆر سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ لانە لە سلێمانی فەرموو لانە خان زۆر سپاس دەکەم بەڕێزی من ئەمەوێ لەسەر بابەتی قسەکەم کە ئەوی سیستەمی پەروەردەیە بەڵێ سیستەمی پەروەردە گوێتان لێمە بەڕێز بەڵێ گوێمان لێتە لانە خان بەڵێ سیستەمی پەروەردەیە کە لە پۆلی چواری ئامادەیی کە لە مانگی وەرد یەکەم بکەوێ بێ لە وەرد بەڵێ
بەڵێ دیارە پەیوەندەکەی داخراوی هیوادارم بتوانێت پەیوەندی کاتەوە. بەڵێ ڤیان لە کەلار. فەرموو ڤیان خان. الو بەڵێ ڤیان خان. السلام عليكم. عەلەیکوم السلام. فەرموو. من دەمەوێت لەبارەی خوێندکارەوە قسە بکەم. تۆ وەرەگەمەوەیە؟ بەڵێ خوێندکار. وەڵی ئێمە هەنی کێشەمانەیە بەڵێ لەلایەنی دەورەکردنەوە گوایە گەورە و مەلزەمەیە قەدەغە کردووە لە تەلەبە. بەڵێ بەڵام من پرسیارێکمەیە لە وەزیری پەروەردە. بەڵێ ئەویشەوەی ئەگەر مەلزەمە و دەوریان لە تەلەبە قەدەغە کردووە باشە بۆ مامۆستای چاک نەیارم بۆ مەدرسەکان دەست بە تەلەبە بڵێتەوە. ڤیان خان بوونی مەلزەمە تا چەند سوودی هەیە بۆ خوێندکار لە کاتێکا کە تەنها کورتکردنەوەی منهەجەکەی و هیچی تر؟ وەڵا سوودی زۆرە لە جاری وایە مەلزەمی وا هەیە لە مامۆستاکە باشترە. بەڵێ هەروەها داواکاری ترشمەیە. بەڵێ لەلایەنی کارەباوە بەڕاستی ئەم ماوە کارەبا زۆر خراپ بووە. بەڵێ نازان بۆ کارەگەیتیە بەس. ئەلو بەڵێ ڤیان خان گوێمان لێتە؟ گوێم لێتە بەڵێ. بەڵێ دیارە بەباشی بۆ لایەنی مۆلیدەکانیش کارەبا زۆر بەکەمی. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە. سپاس بۆ ڤیان خان لە کەلار. بەڵێ ئەسکەر لە هەولێر. بەڵێ فەرموو. الو مرحبا دەستخۆشیە بەرنامە لێکم. زۆر سپاس کاک ئەسکەر. بەڵێ بەڕاستی پێمان خۆشە لە کابینەی داهاتی حکوومەت هێرێم پەرە بە دوو چش بدە. یەکەکیان یاسا سەروەردی و هەموو کەس وەکو یەکساندی. بەڵێ دومیش داهاتی کوردستان شەفاڵبی. ئەگەر بێت ئەو دوو شتانە نەکەن لەو قەناعەتەیدا مەدارش کرد کوردستان تووشی ئەزمەیەکی سیاسی دەبتەوە. بەڵێ دەستخۆشیان لێکم و ڕێز سلامەوە کارمەندانیان ئارتیست. زۆر سپاس دەکەم. سپاس بەناوی هەموویانە. بەڵێ دێبار ئەمین دەڵێت من ئەپرسم دادگاکردنی ئەو کەسانەی کە NRTیان سووتاند چیان بەسەر هات و لەکوێدایە کەیسەکە دیارە کەیسەکە تا ئێستا وەکو خۆی ماوەتەوە و لە دادگایە تا ئێستا یەکلا نەبووتەوە. هەروەها شاد عەزیز دەڵێت پیرۆز بێت یادی لەدایکبوونی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ با تەوەری سبێنێ لەسەر یادی داکی لەدایکبوونی پێغەمبەر دیارە مەبەستی ئەوە بێ. شکار فارس دەڵێت خاوی هێڵەکانی ئینتەرنێت لە سلێمانی بە تایبەتی ڕێبەر و تیشکنێت بەڕاستی زۆر خاو بۆتەوە و هیوادارم بە خۆیان نەبچنەوە. دیارە پێرە ئێمە تەورێکمان تایبەت کردبوو بە خاوی هێڵەکانی ئینتەرنێت لە هەرێمی کوردستان. بەڵێ هەورامانمان لەگەڵدایە. سڵاو لێ بێ فەرموو لە هەڵەبجەوە. کاک هەورامان. السلام عليكم. عليكم السلام. بورا من أمير لسر مولودي في عمر إخوة صلى الله عليه وسلم. بلى فرمو. سيفكم. بلى. آية جاية القرآن فرمي وما أرسلناك إلا رحمة للعالمين. بلى. قريما سيدي كين لهموي بابلين توراتها يعني الإنجيلها شتيكي لو شوينا بيننا وكوشي الرحمة تابع. بلى. كعيسى عليه السلام سبا بيغمري أشتين أسكاو. بەڵام ئەگەر بێت و ئێمە مسلمان تەنها ئەو کەلیمەیە هەڵبژێرین لەو ئاەتەیە کە ڕەحمەتە کە هەموو بوارەکانی ژیان پێدا چێ بکەینەوە پێم وایە جێ بێتەوە وشەیە ڕەحمەت ئێمە ئەتوانین هەموو ژیانمان بکەینە ڕەحمەت بەهۆی ئەو پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. ئیتر مێژوو هەر حکومێکیا و هەر کەسێک قسەیەکی لەو بارەوە کردەوە شتێکی ترە. ئەوە یەکێک لە ئاەتەکان. پاشان ئاەتێکی ترمان هەیە ئاەتی عەبەسەوە تەوەلا کە سەرزەنشتی پێغەمبەری خوا کرێ صلی الله علیه وسلم بەوەی کە ڕووی وەچەرخاندووە لە کەسێکی نابینا کە بەڕاستی ئەمەش دیسان بۆ خۆی گەورەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یا سلمێنێتەوە کە بێ ڕووی لە هەموو کەسێک بێت. ئەنجا باسی کرێکارێکەکە کە یعنی چۆن دەستی کرێکارێکی دەستقڵی شاوی ماچ کردووە کە ئەمەش گەورەترین فەزل و بەرەکەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەتوانێت ئیحتیمام بە هەموو چینی توێژەکان با لە ناوی شانە ئەو کەسانی کە دەستی کاریان هەیە. دوایین نقطەش کە بریتە لە دوایین ساتەکانی ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە هیچی لێ بەجێم نەماوە کە پێم وایە هەموو مێژوو نیشان لەسەر ئەوەن کە نەکۆشیێکی ئەوە نە تەلارێکی ئەوە نە ماڵی دنیای یەک دیناری لێ بەجێمان نەمێناوە نەهێڵراوە. جا لەبەرەوەم حەزەکەم یعنی ئەو مەسئول و ئەو کەسانی کە ئێستا دەسەڵاتدارن لە هەرێمی کوردستانە هەتا نەک لە هەرێمی کوردستانە لە هەموو جیهانی شاوەڕاستی
چاو لەو پێغەمبەرە نازدارە بکەم کە بتوانن کەمتر بەلای یعنی ڕەفاهیەتی دنیاە بڕۆن و پال و پول کۆ بکەنەوە. ئەوە بەنسبەتی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەنسبەتی یەک بواریتر کە بریتە لە فەروەردە شتێکی بەڕێز پێشتر یعنی تەلەفۆنی کرد. ئێستا من حالیان خۆم بە تەمای دانانی مەرجەمەیەکم بەڕاستی. ئەمەش نەک لەبەر ئەوەی کە بڵێن وەڵی کتێبەکان کتێبی باڵێن خراپن یان باڵێن منهەجەکەمانەوە نەجێکی خراپە نە، بەڵکو هەندێک شتی شاراوی تایە کە تەلەبە ناتوانێت خۆی ئیستیعابی ئەو شتانە بکات. مەفروضە مامۆستا چی بکە بڕوات بە شوێن ئەوانەیە بگەڕێت کە یعنی ئاشکرانی لەوانەیە لە پۆلان نەگەێنرێ بە تەلەبە. خۆم ئێستا بە تەمای ئەوە باشە کاک هەورامان لە منهەجەکەیان نییە ئەو شتە شاراوانە؟ شتەکە تایەتی بەڵام تەلەبە ناتوانێت دەستی پێ بگا یان هەندێک تەلەبە هەن تەلەبە عەبقەریەکان ناڵێم ئەوانەی کە زیرەکەن ئەوانەی خوارەوە ئاستی خوێندنیان کەمە یان با بڵێن زۆر بیر ناکەنەوە لە منهەجەکە احتیمالی هەیە نەتوانێت ینی بەتەواوی ئیستیعابی ئەوە کایان نەتوانێت بە شوێن شتە شاراوەکان بگەڕێت. لەبەر مامۆستا هەڵەسێ ئەم شتە شاراوانە بۆ تەلەبە دەرەکا. بەڵێ کاک هەورامان بەڵێ زۆر سپاس بۆ خوێندەکەن لەبەر کاتەکە زۆر بەکوتی لەسەری بنووسن نە بۆ فرۆشتنە وەنە بۆ کڕینیشە تەنها تایبەتە بۆ ئامادەیی کە خۆم تایە دەسەڵێمەوە هیچ شتێکی تر نییە. لەبەرەوە زۆر سپاسانەکەم دەست زۆر سپاسەکەم سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێن لە هەولێر فەرموو کاک زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ تۆش بەڵێ کاکشان من دەمەوێت لەسەر پێشمەرگە بەڕاستی لەسەر تاخیربوونی موسێ پێشمەرگە بجوێم. یعنی من نازانم هەموو مانگێک دەبێ موسەی هێزی پێشمەرگە جواب بکەوێت. بەڵێ یعنی ئەو دوودڵی ئەو وەزوەسێ چی لەناو هێزی پێشمەرگە دروست دەکات ینی حکوومەت ئەمڕۆ دێت و ئەمڕۆ نایەت و ئەوەن دەیمانگ دێت و ئەوەن دەیمانگ نایەت یعنی هیواداری ینی ڕۆژێک دیاری بکەن وەکو فەرمانبەر یعنی چۆن دەڵێن هێزی پێشمەرگە وەکو فەرمانبەر حسابی لۆ دەکرێت یعنی پێشمەرگەش باوها سووک و ڕیشتوانە بێتی بیکە ڕۆژێک دیاری بکرێت لە مانگ بڵێن کاکە ئەوەن دەیمانگ موسێ هێزی پێشمەرگە بێت. یعنی ئێمە هەموو مانگێک دەبێت 10 ڕۆژ 12 ڕۆژ 15 ڕۆژ موسێ هێزی پێشمەرگە تاقیت بکرێت. جایەوەی لەسەر کەمی موسێ هێزی پێشمەرگە یعنی چەندی زەربعد و بەڵێنیاندایە ئەوە تاقی کارە سەر ناکرێت. بەڵێ لەلای دەمەوێت لەسەر تەوەیەکی دیکەش کاکشوان بەڵێ ئەگەر مەزانم دێ لەسەر ڕاستی حەیدە یعنی تا ئێستا کێشەی کاربەتارە سەر نەکرایە. بەڵێ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. ئێستانەکە زۆر کارەبا 2 ساعات هەیە ساعاتەکەی 5 ساعات نییە. بەڵێ زۆر سپاس بۆ کاک بەڵێن لە هەولێر. بەڵێ باوکی سیما لە سلێمانی فەرموو باوکی سیما. باوکی سیما لە سلێمانی بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نییە دەچنە لای لانە لە سلێمانی. زۆر سپاس لانە خان. من پێش تەلەفۆنم کرد داخراوە دیار بنێم. من بەڕاستی ویستم لەسەر بابەتی قسەکەم کە لەسەر سیستەمی پەروەردە کە بەڕاستی زەرەرێکی زۆر گەورەیە لە خوێندکارانی ئامادەی. ئەگەر وەرزی یەکەم بکەوین ئەبێ مانگی نوێ ئیمتیحان بینەوە بکەینەوە مانگی ئاخر ئەمەرەوای حەقا. بەڵێ ویسیشم شتێک تریش بڵام کە ئەویش هەنە مامۆستا هەیە بەڕاستی یعنی 47 و 48 ناگا بە 50. بەڵێ زۆر سپاس. زۆر سپاس دەکەم. بەڵێ لە سلێمانیەوە ڕزگار سڵاو لێ بێ فەرموو. ئەلۆ بەڵێ ڕزگار خان. بەڵێ بە موبایلەکە بێت تەلەڤیزیۆنەکە سەود تێنەگەیشتم ڕزگار خان وتە چی؟ باسی گیان مەرحەبا. بەڵێ فەرموو زۆر سپاس دەکەم. زۆر سپاس کاکە گیان دەستخۆشی و بەرنامەی لێ یەکەم. زۆر سپاس دەکەم. یادی لەدایک من هەموو مسلمانانەکەن پێغەمبەر صلی الله علیه وسلم. بەڵێ کاکە گیان من ژەمەیە لەسەر تەوەرێک بدوێم ئەویش قسکێکی بەڕێز پێش ئەوە تەلەفۆنی کردماوەیە پێش ئەوە من دەستخۆشی لە سەرۆکی حکوومەت دەکەم کاک دکتۆر بەرهان دەستخۆشی لە کاک نەسیری دەکەم. من زۆر بە چاوم ڕۆنا ئەگەر چی کرابێت لە کوردستانە ئەوە نەزیاتر بکرێتەوە. خەڵک بۆچی ئەوە نەبەتی ئەڕوانەی لا ئەم حکوومەتانەی خۆمان بۆچی ئەمەنا بێورێن لەگەڵ ئەم حکوومەتە کوردیانەی خۆمان ئەمان چیانەوێت بڕواکەی منەڵێم ئەمان ئەم کەسانی کەدا ئەندرێن خۆیان نەزانن چەند ئەزمونن. جا ئەو خوشکە باسی ئەوە کاڵێ
بڕۆ ماڵی مەلا مستەفا و نازام کاگنێ چیر و چێ و چێ کۆڵەکەی ماڵەکانیان ئاڵتونە کاتێک ئەوانیش ئەمانەی کە ئێستا ئەو قسانەکەن کۆڵەکەی ماڵەکانیان ئاڵتون بوو ئەوان بەسانی قوڕاویەوە خەباکیانە کرد ئەوان ێستا قابلی هەموو شتێکن نەک ئەوانە لەسەر یەکی چۆک کاگنی چیر و باسی ماڵی مەلا مستەفا و باسی ماڵیمان جلال و چێ و چێوکان ئەوانە عەقلیان بە چێسکێت ئەوانە عەقلیان بە جناسکە هێنە سەر تەلەڤیزیۆن تەوەرێک باسەکەن ئەفرۆنسایانی ئەو نییە باسیشیکەن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سپاس. بەڵێ فاروقمان لەگەڵدا لە چەمچە ماڵەوە. فەرموو کاک فاروق. زۆر سپاس کاک فاروق. باشی بە قوربان سپاس دەکەم. دەستخۆشیتان لێکم بۆ بەرنامەجانانی. زۆر سپاس دەکەم. ئاستی بۆ پێشمەرگە بەڕاستی ئەمە لە 24 دوانزەوە معاش ماوەڕ نەکرد وەکو هێزی هەفتە هیوادارین لە هەواڵەکانە ئاماژە بکەنە سەریا و زۆر سپاس. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ لەسەر تۆری کۆمەڵایەتی فێسبوک کۆچەر ئەحمەد دەڵێت سڵاو بەرنامەیەک لەسەر ژیانی کەمەندامان بخەنە ڕوەروەها. سیروان دەیڤید دەڵێت گەڕانەوەی بەڕێز دکتۆر بەرەم ساڵح پۆستەکەی بۆ پۆستەکەی چونکە ئەو پۆستە هەر شایستەی ئەو بوو ئەوە تێبینی سیروان دەیڤید بوو کە کەیوان کوردش دەڵێت هیوادارم کەرتی تایبەت پێش بکەوێت لە کوردستان. هەروەها ڕاستی ئەسکەندە دەڵێت ڕەخنەکانمان یەکەم نەخوێندنەوەی زۆرینەی کۆمیتەکانمانە لە بەرنامەکانی ڕابردوو دووهەم ئێمە دەزانین کە دەڵێ ئێمە گەندەڵین و لە تاقیکەی ئێوە دەرکەوتووە بەڵام دکتۆر کاتێ دکتۆرە کە چارەسەریشمان بۆ بکات بەڕێستان هەر دەفەرمونون گەندەڵی ئەی چارەسەر لای کێیە لای مەلاکان کە دابش بوون بەسەر حزبەکاندا ئەی لای کێمە نەماوتۆ کەس گەندەڵا لە بەرنامەکە تەنها تێبینی خەڵک خۆیان ئەگە قسێکیان هەبوو بەیان ڕخنەیەکیان هەبوو بێ لە حکوومەتی هێرێم تەنها ئەوان قسەیان کردمە هیچمان نەوتۆ بۆ شێوەیە دیارە تێبینی ڕاستی بوو کە دەڵێت زۆربەی کۆمنتەکانیش ناخوێنێت دیارە ڕۆژانە ئەگەر ئێستا سەیری کۆمنتەکان بکەم زیاتر لە 6 کۆمنتمان بۆ من فریان ناکەم هەمووی بخوێنمە بۆیە داوای لێبوردن لەو کەسانە دەکەم کە فریان ناکەین کۆمنتەکانی بخوێنەوە چکە زۆر لە بەشداربوونیش پەیوەندیەکەن کە وە خۆیان دەڵێن وحدەمان کەمە یاخود بەش ناکە بۆی قسەی خۆیان بکەن. بەڵێ پەیوەندی ترمان لەگەڵدایە فەلاح لە سلێمانی. فەرموو کاک فەلاح. زۆر سپاس دەکەم کاک فەلاح. چاوەکەین بە قوربانم لە سەرەتای بەرنامەکە ئاماژەت پێدا کە کراوەی بەرنامەکە منیش پێ خۆش بوو ئاماژە بە شتێ بکەم کە دوێنێ وارە شەر پەیوەندیم کرد بەڵام ئەمڕۆکە کە ئاماژەت کرد بە دواداچوونی بۆەکەین. بەڵێ فەرموو. نامەوێت لەسەر مەسەلەی حکوومەت و گەندەڵی و شتانە بڕۆمەوە زۆری لەسەر وتراوە گە چاک بێت چاکە بە چاکیش نەبێ ڕۆ ناکەم بۆ هەتا چاک بێت بەڵام ئەوەی کەمت پێم خۆش ئاماژەی پێ بکەم ئەم قەرزی بچووکە بە گەنجان هیوادارم بە دواداچوونی بۆ بکەن لە تەمەنی 35 ساڵەوە بۆ سەرەوە ئەڵە شمول ناکە ئایا ئەم گەنجە کە تەمەنی 35 ساڵە هۆکاری چێژنی نهێنا هۆکاری نەبوو نییە هۆکاری فەقیریە هۆکاری هەژاریە دیارە هۆکارێک کە هەیە ژنی نهێناوە ئێستاکانش کام سفێ شمولی نەکە دووبارە جارێک کەش مافی ئەم گەنجە پێشێر کراوە یعنی ئەگەر تۆ بڕوان لە تەمەنی 35 ساڵ بۆ سەرەوانە مە هەر بەگەند حساب نەکرد ینی کەواتە خراوەتە لاوە یعنی بەگەند حساب ناکرێت واتە ئەو این ئاماژەی ئاوایە کە بەگەند حساب ناکرێت ئەگەر بەگەنجی حساب نەکەیت کەواتە خراوەتە ئەو لاوە جا هیوادارم جنابتان لە ڕێگەی بەرنامەکەتانەوە بە دواداچوونی بکەم بۆ مەسەلەیە ینی خەڵکێکی زۆر مەحرومە لەو شتە. ئێستاکانە من بۆ خۆم یەکێکم لەوانم کە ئێستاکانە ئەمڕۆ پێویستیم بە پارەیە و پرۆژەشم هەیە ئەگەر شمولی بکردمایان توانی وەریگرم و حتۆ نەبێت لایەکی بە حەقەت ضروریەت بوو پێویستم پێ بوو بەڵام ئەوتان ئێستا شمولم ناکات جا هیوادارم جەنابتان لە ڕێگەی بەرنامەکەتانەوە بە داچوونێکی بۆ بکەنیت زانانی ناخۆگەر شمولکە باشە شمول نەکراوەکەواتە هیچ منەت نەخەنە سەر گەنجان بڵێن پرۆژەمان هەیە و قەرزی بچووک و چی و ئەمە بۆ گەنجانەوە بۆ گەنجان دووبارە سپاسانەکەم و زۆر سپاس دەکەم. زۆر سپاس. بڵێ یاسین لە سلێمانی. فەرموو کاک یاسین. ئەلۆ کاتۆ باش. زۆر سپاس دەکەم کاک یاسین. دەشقەتی بەداڕۆ لێکەم. زۆر سپاس دەکەم. وەڵی کاکە جان ئێمە وەکو پاسەوانی تایبەت پاسەوانی تایبەت بەشی وەزارەتی ناوخۆ بەڵێ زۆر نیگەرانی لە سەرۆکی هەرێم کەوا دەستی بەسەر موچەی ئێمە یاگرتووە ئێمە پاسەوانی بەرپرسان و بارەگای حیزبی باش ئەگەر ڕازەکەن و بەتەمای پارەکە نین بیخۆن بۆ موچەی بەرپرسەکان ڕناگرن لە باتی ئێمە فەقیر و بەڵێ کاک یاسین. ەکەمان ڕاگرن هەتا
زەختە چێ سەریان و پارەکەمان بۆ حساب بکەم بەڵام ئەوان دەستیان بەسەر 300,000 ناکردووە هەروەها پێشنارێکی ژمێ بۆ بەرنامەکەتان بەس تەنها نۆرماڵی سلێمانی و پۆڕەشی تیا با بەشی ئاسیاشی تیادێت بەڕاستی زۆرەکە لەسەر فەقیروەداران بە ئاسیاکە پەیوەندیەکەین. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ سامان لە سلێمانی فەرموو کاک سامان. زۆر سپاس کاک سامان. ئەلو ئەم کاتۆ باش زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. ڕەحمەنە بێتەوەری بەرنامەکەتان کراوەیە وانە بەڵێ بەڵام من دوکانارێکم لە دوکانارەکانی کاسۆمۆڵ بەڵێ لە سلێمانی ڕاستەکەی کاسۆمۆڵ نازانین هێتا کوێسای ئەمە ڕاستی نازانین دەمێک گەڵێنی حسەنی مەلاساڵحی دەرگوێزە دەمێکی ژەڵانی دکتۆر بەرهەمە ڕاستەکەی ئەمە نازانین ئەم مۆڵە ئیشێت تا کوێستا بەڵێ زایمە وەکو دوکانارەکان ڕاستەکەی نزیکی 2 ساڵە لە کاسۆمۆڵان کرێکی زۆر ئەین ڕێکەمان زۆرە کرێی دوکانەکانمان ئێتر کرێی دوکانەکانمان دەرنانینەوە ئەنجا کەسیش نییە ڕاستەکەی ناسین ئێمە ئەچینە لای حسەنی مەلاساحی دەرگوێز هەر خەڵک بەڕێەکە جا داواکاریەکەم لە بەڕێستان هەبوو من لێرەوە وتم ئەگەر بکرایە ڕێپۆرتاژێکتان لەسەر کاسۆمۆڵ بکردایە یعنی پرسیارتان لە دوکانانەکان بکردایە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. لە دوکانارەکان کردایە دەربارەی چۆنێتی ئیش و کار و کرێی مانگانەیان و ئەو کەسانەش کە دوکانیان کڕیەوە بەڕاستی دوکانار هەیە 12 دەفتەر تاک و 20 دەفتەریاوە بە دوکان ئیسادە لە دوکانەکە ناکە جا ئەگەر بکرای ڕێپۆرتاژێکتان بۆ بکردینە لای خۆتانەوە بەشکم ئەوانش هاوکاریەکان کردینایە و کرێ دوکانەکانیان بۆ کەم کردینایەوە. بەڵێ سپاس بۆ کاک سامان لە سلێمانی وچانێک و دێنەوە لاتان ئەزیزان. وڵە بەڕێزان بەردەوامی لەگەڵتان کۆسرەت فەیسەڵ دەڵێت بەڕامەیەک لەسەر پۆلی 6 ساسکەن هەروەها پەیجی هاوڕێی تۆم دیارە تێبینێکی نووسیوە کە نازانێت تەوری بەرنامەکە چییە هەروەها چیە کوردی دەڵێت سەبارەت بە 4 پەرلەمانتارەکەی گۆڕان ناوی ڕێخەری گشتی بزۆدنەوەی گۆڕان وەکو خۆیانە دەڵێت نەوشیروان ئەمەی بە هەلزانی تاکو خۆی بە فریشتە پیشان بدات و بە خەڵک بڵێت گەندەڵەکانمان ئەم 4 بەستە زمانانە بوون کە دەرمانکردن دەمەوێت بڵێم با خۆی و شتێکی نووسیوە کە نەشیاوە بیخوێنەوە بڵێ تاها لە گەرمیان فەرموو کاک تاها. کاتە باش زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. بەڵێ کاک تاها. تەوەرەکە نازانم لەسەر چی بوو کاک. تەوەرەکە کراوەیە کاک تاها دەتوانین لەسەر هەر بابەتێک قسە بکەی بەڵێ. بەڵێ وەڵا وەکو هێزی پێشمەرگە من ئەڵێم هێزی پێشمەرگە بووە کاکە موچیان نادەنێ بۆ وەکو خۆیان بە ئەوانیش وەکوینەکانی تر کاکە ملیۆنێکان بنە پێچێکە کاکە خۆ لە هیچ حکومەت کەمە بێتەوە. بەڵێ کاک تاها. ئەوەش کاکە هێزی پێشمەرگە زۆر وەڵای زەرورە زۆر ڕەزیلە زۆر کرێت چییە دوایەوە هەیە 500,000 کاکە لەو لیوان حەقی خۆیان هەموو شتێکان بۆ بکەن برا. بەڵێ. ئەی بۆ بۆیان ناکەن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ محەممەد لە سێ سادق فەرموو کاک باش. زۆر سپاس کاک محەممەد. باشی وەرەگیان زۆر سپاس دەکەم. وەڵا کاکە سوالەمە لەسەرەوە قسە بکەم لەم بۆ ڕۆژێک 4 مەناژنای لەسەر ئەو شاشە مەلا مەبەستە چییە کاک محەممەد؟ ئەو مەلانەی کە لە دشەو لەسەر قەومێتی عەرەبە ڕۆن و لەسەر قەومێتی کورد ناڕۆن. بەڵێ. هەلە 4 مەناژنای لەسەر ئەو شاشە با قسە بکەن ڕۆژێک لەسەر زەمی حکومەت و دەسەڵاتە ڕۆ لەسەر زەمی سەرکردەکان خەڵکە ڕۆ لەسەر ئەوەی تەوەری بکەن کە مەلاکانمان بۆ لە ڕۆژی جومعەکانە لە خوتبەکانە باسی سەرکردەکانی خۆیان ناکەن و باسی خازم حەمە و شەیدەکان و باسی ئەوان ناکەن. بەڵێ. بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە سێ سادق بەڵێ سەباح میراودەری دەڵێت ئەی دەسەڵاتداران لەخوا بترسن ئێوەش دەمرن و سبەی محاسبە دەکرێن لێ پێچنەوەی ئەو کات و سەروەت و سامانتان لەگەڵدا دەکرێت هەروەها کەیوان جاف دەڵێت کە بەرنمەیەک لەسەر چینی خاوەن پێداویستی تایبەتەکاندا بەزێن هەروەها بەسام جبرائیل ئەلموسەوەی دەڵێت هیوادارم لەلایەنی پەیوەندیدار هەوڵ بدەن بۆ ئەوەی ئەو کەسەی گرێبەستە یاخود عەقدە بکرێتە ڕسمی هیوادارم لە ئێوەی بەڕێز وەکو ستافی مایکی خەڵک دەنگمان بگەێنە لایەنی پەیوەندیدار هەروەها ئاشتی بێناوی دەڵێت هیواداری مخەساتی کۆلێجەکان زیاد بکرێن و 100,000 بۆ قوتابیانی دەروەی شارە دهۆک تەرخان بکرێت. ژیر تاریخ دەڵێت تکایە ڕێبەرکویک شێتی کردین فریامان کەون بە داداچوونی لەسەر بکەن. هەروەها پێیجێک بەناوی بە هیواتم دەڵێت سڵاو هیوادارم تەوەرێکی بەرنامەکەتان تایبەت بکەم بە پۆلیسی پاسەوانی چونکە تا ئێستا زیادەی موچەی هێزەکانی ناخۆیان وەرنەگرت و هەروەها هەڵوێست دڵشاد دەڵێت
تۆ ئەگەر ڕاستەکەی کوردی یەک گەندەڵی بزوتنەوەی گۆڕان بڵێ ئەو قسانەی تۆ هەموو کەس ئەتوانێت بیکە دەرەمە وەڵامی کەسێکی تری داوەتەوە لەسەر وەروەها ڕێبەردووری دەڵێت یادی لە داگبوونی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لە تۆ و لە هەموو مسلمانان پیرۆز بێ. بەڵێ ئەحمەد لە کەرکووک فەرموو کاک ئەحمەد. کاک ئەحمەد لە کەرکووک. ئالۆ ئەم کاتت باش. زۆر سپاس دەکەم کاک ئەحمەد. دەستخۆشی لە بەرنامەکەت دەکەم. زۆر سپاس دەکەم. وەڵای من وەک پێشمەرگەیەکی لەسەر ئەم لیوانە قسەت ئەەکەم. بەڵێ. ئەم لیواکان وەڵای مەعاشمان هیچ تیا بەسەر نییە حتا سەماعاشیان نەداوە پێمان. بەڵێ. معاشەکەمان على ئەساس بێت و هیچ ژن و مناڵمان دەنێ هیچ 6 مانگیاندا پێمان 3 مانگیان لا ماوە. بەڵێ. اینجا ئەم 3 مانگای جا لێ هەرێن ئەم ماگەنە ئەم ماگە لەسەرەوەی بەسن على ئەساس 300 جێشی عێراقی هي حتى سنة شو هو ما جيت وسمر السي ما قاعد تسوي ما جيت ما نورنا قدو. بله. إذا دعوت عن لك وزير بيش ما قبل سر شاشة كتان زام قصيك ما بوبكا. بله. سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ ئەحمەد لە سلێمانی فەرموو کاک ئەحمەد. مرحبا کاک شانچۆنی. زۆر سپاس دەکەم کاک ئەحمەد. باشیان کاتەوە باش. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. زۆر سپاسدانم من حەزم کرد ئەوەتان پێڵەمەوە پێشنیارم ئێستا بۆ قسەرەسەر چی نەکراوە کە مانگانە کرێ چەند بات یعنی هەستا حەماڵەکە بینیت بە ئارەزوی دڵی خۆی 500-600 دانێ حکومەتیش هیچ لێ پێشنیۆ ناکات لەگەڵ یانە داوت متەوەرێکی تایبەت دروستکەن لەسەرەوە. بەڵێ بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت. باوکی فرمێسک لە هەولێر. بەڵێ باوکی فرمێسک. ئەو کارێ باش. زۆر سپاس دەکەم. سپاس دەکەم. ئێمە وەکو ئەوەکان قسەکەن پاسەوانەکانی برێن هەرێمی کوردستان تاکوی ئێستاکە پارەمان وەرنەگرتووە زیادەکە وەکو ئەو وەزارەتەکانی دیکە ئەوانە وەکو ئێمە هەموو وەریان گرتووە یعنی ئێستا کێشەکە لەسەر چییە بزانین یعنی ئێمەش پاسەوانی ئەو هەرێمە یعنی لە هەموو شەڕێکە لە هەموو خۆشی و ناخۆشیەکان بەشداریمان کردووە یعنی ناویشتمان کە لە قایمە دێتین لە هەویەکانمان پۆلیسی پاسەوانی هەرێ بەرگی تیاکەوت یعنی وەزارەتی ناخۆرەسە وەزارەتی ناخۆینە پارەکەمان لە حکومەتی عێراقەوە بواتە بۆچی ئێستا بۆمان سەرف ناکەن ئێمەش هەموو کوڕی فەقیر و هەژارین وەڵڵاهی یعنی ئێستاکەوە پارەکە وەرەگرتێنەوە نازانین چۆن پێی خالی بێن نازانین چۆن بەژەوەن یعنی ژیانی خۆمان بۆ پارێ ببینە سەری ئێمەش وەکو وانە یعنی وەکو هێزی پێشمەرگەوانە هەموو معاشیان زیادکە با ئێمەش زیادکەم پارەکەمان بۆ هاتووە و داوا لە بەڕێ سەرەکەم بەش لە ڕێ بەرنامەکەی ئێوە بەسەرەوە بگەین و بزانین بۆ پارەکەشان بەسەر ناکەن. سپاس. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ شیڤان لە کەرکووک فەرموو کاک شیڤان. زۆر سپاس دەکەم. بەڵێ دەربارەی ئەم ڕۆژ بەڕاستی تەوەر کراوەیە تەوەر زۆر ئێمە گیرروگرت زۆر بەڕاستی باسیکەین بەڵام لەسەر تەوەرێکەیە کە پێویست دەکات لەم کاتەیە باشکەین بەڕاستی حکوومەتی هێرێمی کوردستان لە بۆنەی سەری ساڵەوە کورد لە کات لە دایگبوون حەزرەت عیسا و پارەیەکی زۆری سەرف کرد بۆ ڕازاندنەوەی شار بەڵام لە ئێستاگەیە بۆ پێغەمبەر درودی خۆی لەسەر بێ 250 سەرف نەکردووە. من نازانم حکوومەتە چۆن بیاکاتەوە بەڕاستی ئەمە شتێکی زۆر سەیرە یعنی ئەگەر ئێمە بین بە ڕێژەوە وەرگرین لە سەد ئەتوانم بڵێن 3/4 مەسیحیە لە کوردستانە بەڵام 90% سەروونەوەتەوە من موسڵمانە دوترم نازانم نانی بیرکردنەوە بەڕاستی زۆر سەیرە من لێرە هەر زۆر تعجبیم دێ ئەمە لەلایەک وەلایەکی دیکەش وەڕاگەیاندن بە هەمان شێوە لە کاتی سەری ساڵ ئەتوانم بڵێم ئاخوندەکانم ڕاستەخۆ گوانستەوە بەڵام لە ئێستاکەدا هیچ شتێکیان پێ وەگەیاندێ من زۆر سوپاس NRT و سپێدە و پەیام و کوردستان TV یەکەم کە لە کاتی سەری ساڵ هیچیان نەگواستەوە چونکە ئەوە جێژنی ئێمە نیە جێژنی مەسیحەکانە ئێستا جێژنی ئێمەیە لەبێ لە ئێستاکەیە خەڵک باەکەم دایکبوونی پێغەمبەردا بەڵام زۆر بەداخەوە تەنانەت ئەگەر لە ڕێی مزگەوتەکانە نەبێ هەر نازانین ڕۆژەکەیشی کێیە بگەر نازانین ناو باوک باکەیشی کێیە ئێمە خۆمان نەتوانین ئیسلامان لەم وڵاتەیە خینکانەوە ئەم دەسەڵاتن بە حەقیقەت دەوێت ئیسلام بخینچێنێ ئەمە وازەحە ئەگەرنا ڕاگەیاندنەکانی دەسەڵات بۆچیان یان بۆچی حکومەت نایە دینارە سەر بکە بۆ ڕازاندنەوەی مولودنەوەی بەڕاستیە دیارە ئەمانە ئەم دەسەڵاتە پەیڕەوی پێغەمبەری خۆیان بەدڵ نییە یاساکانی پێغەمبەری خۆی تیان بەدڵ نییە چونکە بەدڵیان بۆ یاساکەوەیان لە کوردستان ناکرەوە بوو گەندەڵیە بە کەیفی خۆیان يعني قاطر بجاري وفارقاتن بوي كويان بيان بس كان ويكنا انغرق بيه ترك ناكن بس انا دواكم خلق الوسور كده يك دواكم خلق اي الوسور كده تريستنا على من سواس انكم زو سپاس دەکەم. بەڵێ سۆران لە هەولێر فەرموو کاک سۆران. زۆر سپاس دەکەم کاک سۆران. باشکاکەم. زۆر سپاس دەکەم. والله كاك بعض كاس قليان ليه مش حازم كده قليه على فيك فەرموو گلەی بکە.
جاء عليه نازل خلق عليه ميزاعي عيدي دكتور برهم صالحة بله يعني عيدي عمر فتاحة بله دائما نقدر بس يمي زاحي ده تسلمي زاحي ولا كذا من كابراي جت فوق ويزاعك وطبعا تفشل کاک سۆران ئەگە خۆت بەباشی بە دوواداچوونت کرد بێ بۆ بەرنامەکانی ئارتی بۆ هەواڵەکانی ئارتی پێویست ناکە ئێمە وەڵامی ئێوە بدەینەوە خۆتان ئەبێ حکوم بکەن کە ئەمە هیچیە ئەو ناوانەی کەوتت نازانم ئێمە تا ئێستا من خۆم ئەوە زیاتر لە ساڵێکە لێرە نازانم ئەمە تەنها ئەم قسانە دەبیستین بەڵام زۆر لە بەشدار بووان لە بەرنامەکانیشە پەیوەندیەکەن شایدی ئەوەن کە NRT زۆر بێلایەنە کاری کردووە لەسەر هەواڵەکان لەسەر بەدواداچوون بەڵێ دڵنیا بن کەوایە و ئێوە بەدواداچوونی ئێوە ئەزانڕێگە شتێکی وابێت ئێمە حەزەکەین بیناسین زین چییە بەڵێ تا ئێستا نەتان ناسیوە کاک سۆران نەخێنەوەڵە کەناڵێکی بێلایەنی ئەهلیە هەر شخصەکە و شخصی شیەیە کە دووتان کەناڵی دامەزرانەوە خاوەنی کەناڵەکە کۆمپانیای نالیایە کە کاک شاسوار عەبدولواحید ئەو خاوەنی کۆمپانیاکەیە بەڵێ کاک زۆر سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ دیار لە هەولێر فەرموو کاک دیار ئەم کاتە باس براگەم زۆر سپاس دەکەم کاک دیار بەڕێزی وەڵام من ئەوە پێشمەرگەی قساگەم بەڵێ من ئەڵێم ئەو پێشمەرگەیە کە بەڕاستی ئەو وەزیری پێشمەرگە بەس تۆ زەخیرەتی بەدەست لە کارێکی شانەمە یەکەم دومینیشم ئەڵێم زۆر زەرعیبە ئەڵێن پێشمەرگە تێکڵاو بووە ئەو چالیوە ئەڵێن کە تێکڵاو بووە بەس ئەو ماوەیە کە یەکێتی دەسیگرێتە کۆبینەوە بە یازەکانی هەفتای خۆی لە خەرنجیر لە کۆمیتەی خەرنجیر یعنی شتێکی زۆر ناخۆشێت و یازەکان خۆت عەلەسەر تێکڵاو کردی پێشمەرگەی حکومەت یاریان ئەڕێ لەولاشەوە هەمووی کۆبینی حیزبیان پێکەی سێمی خاشم بۆ خوشکە بەڕێزە ئەڵێ ماڵەکان کاگنشیر و ماڵە مەلەم سەفەر خۆڵەکاتنە بەس با بۆ خۆی تۆزیە ڕێز بۆ خۆی دامنە ماڵەوان هاتون نییە سێ خەبرەکانی ئەگات ئەبێ خۆی تەنەزە بۆ خەبرانەکە بزان خەبرەکانە چۆن سنیێرە کە باسم مسئولێکە یان باسە دەوڵەمەندێکەیە خەبرەکانیان بەخەتە چوار ماڵ بەس گۆڵ وەخەت خەبرەکانە لە سلێمانی بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ سپاس بۆ کاک دیار لە هەولێری وادارم با نەچینە وردەکاری ئەو قسە و باسانەکە ئێمە ڕێگەمان بە ئێوەدا قسەکانی خۆتان بکەن بە ئازادە بەڵام با نەچینە وردەکاری و بڵێ ئاڵێ لە سلێمانی سڵاو لەبێ ئاڵێ خان فەرموو زۆر سپاس دەکەم ئاڵێ خان بەڕاستی منەمە ئەمڕۆ لەبارەی دووسوی هەرێمی کوردستانەوە قسە بکەم بەڵێ بەڵام زۆر بەجاخەوە کە لەلایەن هەردوو حیزبی دەسەڵاتدارەوە قۆڕخ کراوە ئەمەش نازانم کە داهاتێکی زۆر زۆر خەیاڵی هەیە بەڵام بۆ خەڵک بەکار نایێنن بەڵکو بۆ بەرژەوەندی گشتی بەکار نایە بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان بەکار ئەهێنن و نازانم من نەچوومە ئوتێلێکەوە نەچوومە سۆپەرمارکێتێکەوە بازارێکی گەورەم نەبینی نەڵێن ئەمە هی فڵان مەسوولە ئەمە هی فیسار مەسوولە باشە ئەم بەرپرسانی ئێمە یاخود ئەم مەسوولانی ئێمە بەڕەنجی شانی خۆیان ئەم شتانە دروستەکەن و ئەیکەن یان خێر ئەوە هەمووی پارەی میلەتە هەمووی لەلایەن خۆیانەوە دەستیان بەسەراگیرا و یاخود ڕزگارخان پەیوەندیە کە ئەڵێ ڕەخنە لە حکومەت مەگرن لەواتە خۆی زۆر زۆر ئیسپادەیەکی باشی لەم حکومەتە وەرگرت بێت بۆیە بۆ شێوەیە باشان و باڵی حکومەتە هەڵەیە من هیچ ئیسپادەیەکی پەنجەیەک لەم تەبعا کەچی هیچ ئیسپادەیەکم لەم حکومەتە نەکردو گوناح نییە باشان و باڵی ئەم حکومەتەیە هەڵبەم کە حکومەتێکە هەتا بڵێ بۆ هیچ فەقیرێک کار ناکە و زەلامی واش هەیە بەڕاستی کاکسوان لەلای پارتیەوەیە بەبێ ئەوەی یەک ڕۆژ دەوام بکە مانگی ملیۆنێک و 500,000 وەرئەگرێ ئەی ئەمە گەندەڵی حکومەت نییە ئەی ئەمە چییە یعنی ئەوە هەر سەرەتایانە کە من پێسەڵێم نازانم هیوادارم حکومەت تۆزێ بەخۆیان بچێتەوە ئیتر خەڵک تەحەمولی ئەوەی نەماوە هیوادارم وەکو قەزافی و ئەوانەیان لێبێت چونکە هەر مەسیبی زۆر سپاس بۆ ئاڵێ خان لە سلێمانی بەڵێ ئەحمەد لە هەولێر فەرموو کاک ئەحمەد ئەلو بەڵێ کاک ئەحمەد ئێوەرە باش زۆر سپاس دەکەم کاک ئەحمەد کاک وەڵام گلەیەکم لە ئەو خەڵکە هەیە بەڵێ فەرموو هەوێ هەندێک قسە دەکە بە حکومەت دەرێ بە کاک مەسعودی دەرێ بە کاک نێچیر و بە باسی کابینەی شەشلوون بەڵێ بەڵێ کاک ئەحمەد گوێمان لێتە وەڵام زۆر گلەیم لێ کابینەی ئێستا حکومەتیشم دانەمەزرایە خەڵک ڕەش بینە بەڵێ نابێەوە بەخۆی نابێەوە
بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە، سپاس بۆ کاک ئەحمەد لە هەولێر لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک ئاسۆ تاقانە دەڵێت هیوادارم حکوومەتی داهاتوو حکوومەتێک بێت لە یەکەم هەنگاویدا کێشەی گەندەڵی چارەسەر بکات، نەک خەریکی پارە کۆکردنەوە بێت. هیوادارم تەقلیدی نەبێت وەکو حکوومەتەکەی پێشوو یاخود وەکو حکوومەتەکانی پێشوو وەک خۆی ئەڵێتەروەها سیڤە سلێمانی دەڵێت من وەک خوێندکارێکی پیشەیی داواتان لێ دەکەم بەرنامەی مایکی خەڵک بەرنامەکەتان باسی ئامادەیی پیشەیی و پێداویستەکانی خوێندکاری پیشەیی بکەن. هەروەها هەردی بورهان دەڵێت سڵاو بەڕای من یەکێتی تۆڵەی هەفتەی شوباتی لە سلێمانیدا کردووە کە لە هەر سێ پۆستە سیادەکانی کوردستان کەسێکی سلێمانی نەکردە بڕیادەری وڵات. هیوادارم خەڵکی سلێمانی تۆڵەی ئەم سوکایەتیە دیارە هەندێشتی نووسیوە کە لەوە شیاو نەبی بخوێنەوە. ماکی ئامێدی مەکی ئامێدی دەڵێ من کەناڵی ناوتی باشترین کەناڵی کوردیە بینم، بەڵام پێویستە ئێوە بۆ بینێرانی خۆتان ئاشکراکەن لەکوێ یارمەتی مادی وەردەگرن. یارمەتی مادی کەناڵەکە تەنها لە کۆمپانیای نالیایە. دواتێ بینی فیسبوک دەخوێنینەوە کە سەربەست حاجیستاریە دەڵێت نەبوونی چاودێری لەسەر کۆمپانیەکانی ئینتەرنێت نیگەرانی زۆری لای بەشداربووان دروست کردووە بە تایبەتی ناوی کۆمپانیایەکی هێناوە. بەڵێ بەڕێزان سبێنێ بەردەوامی لەگەڵتان هەر شاد و بەختەوەر بن بە هیوای کاتێکی خۆش.